ئەگەر بتەوێت ئەکاونتێکی تیکتۆک بکەیتەوە ڕەنگە پێویستیت بە 20 چرکە بێت. ئەم ئاسانکاریەی کۆمپانیا چینیەکە وای کردووە پلتفۆرمی تیکتۆک ببێتە یەکێک لە بەربڵاوترین پلتفۆرمەکانی سۆشیال میدیا. ئێستا لە جیهان نزیکەی 5 ملیار کەس پلتفۆرمەکانی سۆشیال میدیا بەکاردەهێن و لەو ژمارەیەش نزیکەی 1.7 ملیاریان بەکارهێنەری تیکتۆکن. بەشێک لە مامۆستایانی ئاینی و توێژەرانی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان دەڵێن سۆشیال میدیا بەگشتی و تیکتۆک بە تایبەتی بوونەتە هۆکارێک بۆ تێکدانی شیرازی خێزانەکان و دابوونەریتە کوردەواریەکان. لەلایەکی دیکەوە ئێستا بەشێک لە هاوڵاتیان سامانەکانیان دەکەنە پۆینت و دەیدەن بە تیکتۆکچیەکان لە کاتی لایفکردندا. ئەمە کاردانەوەی جیاوازی لێکەوتوتەوە و داوە لە هاوڵاتیان دەکرێت پارەکانیان بە فیڕۆ و هەدەر نەدەن و نەیخەنە گیرفانی تیکتۆکچیەکان. لە بەرامبەردا ئەو کەسانی کە لە پلتفۆرمەکان چالاکن و ناسراون دەڵێن ئێمە هۆکاری تێکدانی پەروەردەی منداڵ و شێواندنی دابوو نەریتەکان نین و پێیان وایە ئەمە جۆرێکە لە چێژ و وەک بزنسێک سەیری دەکەن. لەم نێوەندەدا دەپرسین ئایا تیکتۆک شیرازەی خێزانەکانی تێکداوە یان تیکتۆکچیەکان چێژ بە هاوڵاتیان دەبەخشن و زانیاریان پێدەدەن. ئێمە چۆن دەبێت مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم و سۆشیال میدیا بکەین؟ ئەمانە و چەندان پرسیاری دیکە لە بەرنامەی ئەم جارەی ئێکس ئاراستەی میوانەکانم دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی پسپۆڕی دەرونی و ژیمان مەحموود کەسایەتی دیاری نێو سۆشیال میدیا دەکەم. بەخێر بێن. با لە سەرەتا لە ژیمان خانەوە دەست پێ بکەم. ئەو کەسێکی دیاری نێو سۆشیال میدیا بابزان چی بەو بەخشیوە دواتر بەڕێستان کۆمنتی خۆتان بدەن. ژیمان خان تیکتۆک چی پێبەخشیوی؟ تیکتۆک بۆ چی لێ سندووی هەردووشیان؟ ئەوەی لێمان ساندووە حڕیەتە زۆر جار، ینی کاتێک کەسێک ناوبانگەکە تیکتۆک ئێستا ئەو پلتفۆرمە کاسەری لە هەموو پلتفۆرمەکانی تر وەرگرتووە، ینی ناوبانکێک زۆر سەریع بۆ دروست دەکا. لەگەر ئەوەش ئەکێت شۆهرەی دروست دەکا، لەگەر ئەوەش مادی زۆر چاک دەکا. چی پێبەخشی و تەنها شوهرەیە؟ ئەکێت گوتم هەردووک نقطەی هەیە، هەم شوهرەی لێ هەردووکی دەدات. بەڵام حڕیەتشی لێ وەرگرتووی مەبەستت لە حڕیەتەکە چییە؟ حڕیەتەکەی ئەوە کە مەسەلەن تو ناتوانانی بچی هەموو شوێنێک، نەک بڵێن مەسەلەن ئیزدیحاج دەبینیان شت، بەس من وایە کاتی تۆ هەندێک حتا حدێک معروف بی هەموو ینی کاتی دەچی لە شوێنێکی ئامدا دەنشی مەسەلەن من ئێستا ناتوان منداڵەکانی خۆم لەگەر خۆم بەمە دەرێ، لەوە دەترسم سکرین بکرێتەوە و دابەزین و ئەو قسانەی لە کۆمنت و شتێکی خراپ کە ئێمە نگەتیڤ کۆمنت جێ لە دەبین لە زۆر خەڵک نامای منداڵەکانم بۆ ئەوانە بێت، بۆیە پێکەوە هاتوچووی ناکەین زۆر لە کەواتە لە کۆمنتە ترسن لە تەداخلی خەڵک بە حڕیەتی شخصی. کاتی ئێستا ئێمە دەینە سەر تیکتۆک یان هەر پلتفۆرمێکی تر بیت، ئۆکێ ئێمە هەندێک بەشێک لە ژیانمان بڵاو دەکەینەوە، بەڵام ژیانی شخصیت هەیە، عائیلەت هەیە، تو ناتوانێت ئەوانە دەربین. نەمە بەستم زیاتر لە کۆمنت بوو. ئەکید ئێستا منیش پێشێشکارم لەوانێ بۆ منیش کۆمنتی تریشم بۆ بێت، بەڵام ناشبێت لە کۆمنت بترسین. نەک لە کۆمنت دەترسم، عائیلەکەم دەپارێزم بۆ ئەوەیە ئەوانە حەزیان لەوەی نییە کە لە سۆشیال میدیا دەرچم. بۆیە تەنها ناوبانگە یان ناوبانگ و بزنسیشە؟ ئەکید ناوبانگ و بزنسە هەردووشیانە. ئەکید ئێستا گەر سەیری بکەیت لە نەک سۆشیال ئێمە سۆشیال میدیای ئێمەی کوردی ئەکرد لە دەرەوە بکەی ئەجانبەکان بنیان عەرەب لە دەبینی کەسەکە زۆر دەوڵەمەندە، بەڵام لە هەمان کات تیکتۆکەکەی بەکاردین و دەخلێکی ڕۆژانەی زۆر بەقوت دێنێت. ئەوانە ئێمە احتیمالەکنیان نسبەیەکی بچووکە لە 100 دەبینم نسبەی بچووکە. چەندە تقریبەن بە تقریبی؟ ئەمە ناماوەی باسی ئەوەکەی بکەم نقطەیەوە کە چەند پارەکەی دێت، بەڵام ئەوەی ئێمە لە کوردستان سەرف دەکرێت بۆ ئەو بابەتە احتیمالە 10 لە 100 لە ئەوەی کە لە دەرەوە سەرف دەکرێت. ئەمە بەست لەوەی کە سەرف ئەو خەڵکی کە با بڵێن ئەو دیاری و شتانە کە پێشێشەکەن بە ئێوە ڕێژەیەکی کەمە. باشە دکتۆر، لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیەوە چۆن لە سۆشیال میدیا ئەڕوانن بەگشتی لە هەرێمی کوردستانە و بە تایبەتیش تیکتۆکە؟ سەرتا سپاس بۆ میوانداریە. بەخێر بیت. طبعاً زۆر سپاس. ئێمە کە باسی تیکتۆک یاخود بەگشتی سۆشیال میدیا ئەکەین، هیچ دیاردەیەک نییە کە کۆڤان لە دنیاە هەمووی ڕەش بێ یا هەمووی سپی بێ.
لا بەڵکو ژیان ئیزابی ینی هەموو دیاردەکانی ژیان نسبیە ڕێژەیە مطلق نییە. تیکتۆک و سوۆسیال میدیاش تەمەن لایەنی باشی هەیە و لایەنی خراپیشی هەیە. بەڵام کێشەکە لە چیایە؟ تۆ کە شتێک گەێنیتە ماڵەکەی خۆت جیهازێکە غێ دەبێ خێزانەکە و یا مناڵەکان فێرکەی چۆن و جیازە بەکارێنن بۆی خراپ بەکارێنێنی جنە حەزێتی خۆتی بێ زیان دەبێ. ئەم سوۆسیال میدیایە کە هاتە ناو کوردەوە ناو کۆمەلگای ئێمەوە لە سیستمێکی دیکتاتۆری کە تەلەڤیزیۆن دوو تەلەڤیزۆن هەبوو لە عێراقا سەدام ئەم ئازادی ئێستا نەبوو. اینجا تۆ دوای ڕوخانی سەدام کراینەوە ئەم هەموو شتەم دەرگا و پەنجەرانە کرایەوە. یعنی وەکو زۆر جار ئەڵەی باڵندەیەک تۆ سجنە کردو و لە پڕ بەڕەڵایەکەی خۆی بە دیوارە بەوایە ئەمە ئازادی ئەم بەڕەڵایە من ئەزانی چۆندا حەزەکەم مستەڵاحێکتر بەکاربێنم نەشارەزاییە. یعنی ئەم خوشکە بە ڕێزەیە و بە ڕێزانەی کە لە سوۆسیال میدیا ئیشەکەن و من بڕوان ناکەم نیەتی خراپیان هەبێ بەڵام ئیشەکەیان بەگشتی باسی ئازادی باسی هەموو یەکەین بەڵام لێرەیان چەند شتێکەیە زۆربەی زۆری ئەوانی کە ئامارەکان کرا بە تایبەتی بۆ تیکتۆک زۆربیان مناڵ و هەرزەکارن زۆربیان ئامارەکان کراوە کە بەشداریەکەن و زۆر ئاسانیشە هیچی ناوی و جەناوێت چەند چرکەیە شێوێ و بۆ چەند چرکەیە شێوێ بە ئاسانیان کردوە لەبەرە ئەو کۆمپانیایە دەیان هزار دۆلاری لەوانەیە لە چاوپێکەوتنێکە دەستکەوە بینیشمان ئەتوانین نمونە بێنەوە کەواتە یەکەم تاچی کوردی لەلایەنی دەرونی و ئامادە نەکرابوو باش بەکاری بێنە بۆیە ئەو سوۆسیال میدیا بووە هۆی ماڵی زۆر عایلە تەلاق و لێکجیابوونە و خیانەتی زەوجی و مناڵ تووشی لادان و سەرە ڕۆی و وروژاندنی غەریزەی جنسی کێشەیەکی گەورەمان بۆ دروست بوو. بەڵێن متان بێن بۆ ئەم خوشکە بە ڕێزەمان باسی یەک دوو شتی کرد شوهرەت من ئەتوانم شوهرەت فیاکەم بە ڕێگەیەک ئەتوانم بە ڕێگەی تیش فیاکەم ئەو شێوازەی پێی فیاکەی چۆنە ئایا لە سەحسابی ئەو دروستە عەرزەکەم مەسەلێکەیە ئەڵێ هەم کەسێک کە ناوی نەهێنرێ پشتگوێ خراپێ هەست بە کەمی بکە نمونە هەیە واقع هاتووە لەسەر ڕێگای سەرەکی گوندەکە دوو لە ڕووی ئێوە بینەران پیسایی کردوە بەس بۆی خەڵک ناوی بێنێگە دوو لە تۆڵم سەگ بابە شێ لە پیسایی کردو بەس بوویمە ناوی بێنی هەیە ئالەم جۆرەیە شوهرەت هەیە لەسەر حسابی خەڵکی ترە من بچمە شوێنی ئەو خوشکە بە ڕێزە هەمان قسەی ئەوەکەم کە دەخلە و شوهرەتە و ئەمەیە بەڵام ئەم دەخل و داهاتە لەسەر حسابی چێت چەتۆ کاسبی ئەنواع کاسبی هەیە مخدرات کاسبی نیە پارێکی زۆریە بەڵام هەزاران گەشت تەدمیرێک هێزاران خێزانی لە ناو برد ئەم پارێ ئەم خوشکە بە ڕێزە کە لەوانەیە هەر زۆر کەمیش بێ من بەخوا یەکەم جارەی بینم نەمبینیوە لە تۆڕگەڵاکان یا ئەو براو خوشکانی کە هەیە بەعامیکە نەعادە بەڵامستان نیە دکتۆر لە جیهانە هەیە بەڵێ ئاخر دێسا لە هەموو جیهانە هەیە قوربانجان کۆمەلگایەکی ئەمریکی تاکەکانیان ئامادە کراون و کەلتورەکەیان بۆ ئەو گونجاوە و هەرچەنگە ئەمریکا منعی کردووە ئەوسا من کۆمەڵێ دەوڵەتە پێڵم جگەی سی دەوڵەتە ئەوانەیە سیاسی بێ ئەمریکا ئەی ئەفغانستان چییە ئەی پاکستان چییە ئەی ئەڵمانیا چیە ئەی دۆلی ئەوروپی چییە ئەی کەنەدا چیە ئەیخوا ئەگەر ئەمریکا کۆمپانی فەیسبووشیە لەگەڵ تیکتۆکە منافز بێ شتێکی وابێ ئەی دەیان دەوڵەتی تر هەیە کە منعی کردووە لەبەر خراپەکانی مەناکراوە چێ زۆر کەسەیە خراپ بەکاری هێنا مەسەن لاسایی شتێکی کردوتە پەتی کردوتە ملی خۆی خنکانەوە کەواتە ئەم پارەی ئەم خوشکە بە ڕێزە خۆمان هەمومان نەزانین بۆ نمونە ئەو برادرە کاکە مەسارینەی و سی دەفتەرم دەرکەوتووە خەڵک باسی وانە بە سی دەفتەر ئەگەر ئەو دەسی کەوت بێت چل دەفتەری چۆ بۆ کۆمپانیاکان چێ لەو زۆرترە وایەوانە باش ئەمە خەمە ینی هەفتا دەفتەری کورد ئەم هەفتا دەفتەرە بۆ چۆڕۆی ئەزانی سەدان خێزان هەیە پەیوەندی بە منەوەکەن لەوانەیە بە جەنابیشتەوە بکەن و من لەگەڵیشانە دانیشتوم خۆیان ئەم ماوەیە نییە 2 ساڵ 3 ساڵی مە کێشەیە زەق بۆ تۆ لەکودانە ئەڵێم ئاڵتونی منی دزیوە ژنەکەیڵە پیاوەکەم بدوێتی دایکی ئاڵتونی دایکەکەی دزیوە چوە قەرزی کردووە پارە ینی مناڵەکە فێری دزی بووە بەس بووە ئەوی بێنێ لە کۆمنتێکایە لە شتێکە نیوسانی ناوی بێنی خۆی هەر جۆرمانەیە ئێمە بیرن نەچێت کاک کۆڤان ئێمە کۆمەڵگایەکی زۆر نائاساین لە کوردستانە من هەموو جارە بە نمونە باشی کۆن هەیە جاو شاباشە چۆن بوو کە کابرا جوزەلەکەی ئاوای لێنا هاتە بەردەمی من و تۆ ئینفعالی پێکردین خەڵک چوار دەورمان بوو لە ڕووە دامین لە جیرفانمە چی بەمانە بەس دوای ئەوەی کەیەتە هۆش خۆی ئینفعالەکەی نامین پەشیمان بێڵهۆم پارەم بۆ کردە دەستەوە بەڵام دکتۆر خۆوانە خەڵکەکەیان ناچار نەکردووە بچن پێیان داخل یارمەتیم بە ناڵم خەڵکەکان ناچار کردووە بەڵام تۆ خەڵکێکە هەیە قوربانگیان هەست بە کەمیەکە خەڵکێکە هەیە لەلایەنی دەرونی و گۆشەگیر و دوورە پەرێزە هەستەکان دەواازەیە کراوەتەوە چۆن ئەڵێ وەکو پوشەی لە ئاوە دەسی بۆ بی بۆ ئەوی نەخنچەی
ئەمە ئەو حەزەی تێرە بێت بەڵام بۆ ماوەی کاتێ بەڵام لەسەر چییە دوور هاوێش یا لەسەر عائیلەکەی لەلایەنی کۆمەڵایەتی و زەرەری زۆری لێە ئێستا ئەگەر هەفتات دەفتەر بۆ ئەمە ئەمبرادەرە ڕۆشت بێ وەکو باسیەکان چلی ڕۆی چۆ کۆمپانیفانی کۆمپانیایەکی تیکتۆکە و لە سین چل دەفتەر لە کوردستان نەزانی چی پێکرێ سی دەفتەرەکەی تری شەگەرم برا بەڕێزەوە دیگە پارەکەمی کوردستان بێ لەوانەیە خەڵشتریش لە دەرەوە بێ سەپۆرتیان بکات با عربیش بێ با کوردیش بێ ئینسان مهمی نەچوو بە ئیسفادە کۆمەلگای ئیسفادەی لێ نەکردووە بە قوربان تۆ دایمەن شتێکەکەی هەدەفەکە چیە نیهایەتەکەی چیە هەفتا دەفتەر با هەر کەسێک یابێتە مانەوێت چلی ڕۆی چۆن گیرفانی کۆمپانیایەکە خۆ هەرم خاتونە و یا و برادرە نییە لە کاتێکا لە عالەمە هەزاران کەس ئەم لایفان ناکەنەوەوانە ئەم تەحەدیاکەنەوە بزانم کۆمپانیا چی دەسەکەوێت ئەم بەڕێزەکە مەشی دەسەکەوێت بە بڕوای من لەسەر حسابی خەڵکی ترە لای ئێوە یعنی پەسەند نییە ئەو جۆرە کارە من ئێستا ئەم خوشکە بە ڕێزە بێتە شوێنی من وەکو من بیرەکاتەوە ئەو یەک لایەنی گرتووە عفو با خزمەتەکەم لایەنی ئەوەیە کە تۆ ناوبانگ دەرەکەیت و داهاتێکی بۆ هەیە بەڵام حسابی ئەوە ناکەی ئەو داهاتەی تۆ لە کوێوە هاتۆ چەند عائیلە مناڵەکەی فێری دزی بووە و پارەی لە خەڵک دزیوە و یا ئەوەی لە گیرفان یا بۆ بە بەلاژ ڕۆشتووە یەک ئەوە هەدەفی نەپێکاوە جۆرجا باسی کودایەتیەکەن عەلەمیشە برادەر لە دەرخۆیداناوە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوخۆیی و ئەقلیمی پێم بڵێ بەم تیکتۆکە کورچەی ئیسفادەیەکەکە زۆر ئەو مامۆساکانی ژەڵن حرامە پارەکەی یعنی چی سەباتی زۆر شتکەم بەڵێ هەموو توانی وەڵام دێوە یەک لەوانە دکتۆر گوتی با سوودێکیم پێ بڵێن سود وەکو هەر جەنابەت باس کردی ئیجابی و سەلبیەتی خۆی هەیە ئێستا ئێمە ئەوانەی لە تیکتۆک یان لە هەر پلتفۆرمێکی بەکاردێنین ئێمە زیاتر لە تیکتۆکەوە ئێمە گوناحمان نییە ئەوەی دێتن دامی دەکایان سەپۆرتی لە عبەکەی دەکاتەوە کاتی تەحەدی دەکات لە چێنیان چی نەکرد ئەوان دەکە ڕێگای تری هەیە دوور لە ڕووتان ئەمە ناوی بێعەقڵی بووی لێدادەنم هزار جارش باسمان کردووە ئەوەی پێی نەکرێت کە پارەی بدایان وەزعەکەی ئارامەی ژیانی و اقتصادی با تەداخلی ئەو شتینەکە ناکرێت من خۆم لەکی لەو شخصانم ئەگەر ئەمە پێم ناکرێت پارەم نییە ناکەم ئەویشە هزار ساڵێکە من عایلەی خۆم تەدمیر ناکەم لەبەر ئەو شتە ئەوجا ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەسلی کابراکە خۆم ناتوانم دەستی بگرم وڵە نابی لە خۆت مەدحەی بکە یا نابی لە خۆت بڕۆی ئەو پارەیە سەرفکەین ئازادە بێنە ناڵێ ناوم بینە نانە ئێمە لە ناو لایڤەکەینە دەبینی کەسێک داخڵ بوو و سەپۆرتی کرد ئەو کاتە بەتەکی سوپاسی دەکەی بەڵام لێرە نقطایکی تر هەیە ئەوەی پوینت دەفرۆشە هەر بۆ خۆیان داوا بکەن ناویان بهێنی نانە ئەوانەوە خەڵک داوا بکە کە ناوی بهێنی کەس نانە داوا ناکە بەسە تۆ تەکی دەستا بێت کەسێک گڵاسێک ئەو لە بەرسنگی جەنابەدەڵی سوپاس تەمام بەڵام ئەوانەی پوینت دەفرۆشن دەبی ئەوە ڕێقابە لەسەر بێتەکردن زۆر جار هەیە مەسەلەن منداڵە تەمەنی لە هەژدەی کەمترەیان وەکو جەنابەت باس کردی پارەی احتیمالە لە شوێنێکی هێناوە عائیلەی ئاگادار نییە ئەو دەبێ ئەوەی پۆنتی داخڵ دەکە ئاگادار بێت ئەو کەسە چێیە کامە ئەکاونتە کاتی بەکاردێنیتەن پارەی لە چێ هێناوە ئەوها تەواو یان دەبێ ڕقابەت لەسەر ئەو شوێنی پوینت فرۆشەکان بێن ئێمە کاتی وەکو هەر کەسێکی زۆر هەنا ناوبانک نین مەسەلەن لە خۆیان دەکەنەوە یان بڵاو بووتەوە ناویان یان شکلیان بەس لە ناو تیکتۆک بڵاو بووینەوە بەڵامە کوڕسقێک بخواندینن ئێستا ئەگەر ئەو لایڤی نکاتەوە ناکات زۆریان هەیە مەسەلە ڕاتبوشتیان نییە زۆرترینی ڕۆژانە چەندی لەسەر لایڤە بێ لە چەند ساعت لە لایڤەکەیتەوە ئەمن خۆم شخصین بەس هەیە هەیە هەفتەش ساعتی دادەنیشیت کاتەکەی چ کاتێکە بۆ نمونە ئەمن کاتەکەی بۆ ئەوەی پرسیارەکەم بۆی دکتۆر وەڵام داتەوە چ کاتێکە و ئەمن خۆم شخصی کاتەکەم چکە خاوەن ئایلم منداڵم ئەگەر خوێندنی هەیە بیشتێک خواردن و ئیش و شت دوای دەکەوتە خەویان لێ دەکەیت ئەو دەکەوێتە دوای نوۆی شەو کاتی فەراغی سوودەکەی چییە بۆ نمونە دکتۆرەڵێ ئەوان ئامانجەکەیان ناپێکن خەڵک گەیاندووە سوودەکە من نهاتومە لەوێ وازێکی بدەم یان شتێکی باسکەم زۆر جەرندێک مەوزوعانە مەسەلەن لە خۆمان دادەنیشن قسە دەکەنیان بابەتێک دەکەنە بەڵام کاتی گەمەکە دەست پێ دەکا خۆ بەس گەمەکردنیە ئەکیت خۆ قسەش دەکەن لەوێ بەڵام 80% ئەوەیە 80% کاتی لایڤ دەکەوێت خلاص دەچی تەحەدیەکە ئەوانەی لەگەڵیانەکەن چێن کوردن عەرەبن ئەوروپینە ئەلبانن هەموو ڕەکەسەکانن تقریباً ئەمە زیاتر کورد و عەرەب دەخل ئەو پارەی کە باسەکرێ بە دەفتەر ئەمانە ڕاستە لە هەندێک کەس ڕاستە لە هەندێکیان نا
عندك جردێت بەس ئەوەی باسی کردی بۆ کاک مەساری سی دەفتەر نییە فەقی وڵە سەریان بەر ئەوە بەفشەی ئەو مۆزوع کرد چونکو هەر زۆر تێکیاندا بەخوا کابرا مرد بۆ مۆزوع دەزانێت چەند ینی زۆر وەزعی شتێک لەسەر ئەو مۆزوع بەس هەمووی کاتی ئێمە کەس کۆرەکەمان بینی 7 دەفتەر بوو چۆن باشە لەو گەڕێن بەگشتی مە باسەکەین بەگشتی تقریبان چەندێت حسە دەفتەر باش نانە باەمە لە هەرێمی کوردستانە باسکەین بۆ نمونە چەندداوی کاسی 400 دەفتەری بووە ئەو هەموو باسێکەکەن لەلامی عەرەبیە حەس کە ئێمە لە پێش بم پێش دوو شەو تقریبان 13 دەفتەری پێگەشت 130,000 دلار باشە با لەو گەڕین وە بینە سەر هی خۆمان هی کورد چەندتان پێگا ئێمە بەعام قسە دەکەین کاکۆ بەعام ئام هەرێمی کوردستان هەیە هەندێک کەسی هەیە 100 دلار بوو دێت هەندێکی 200 دلار هەندێکەیە 2,000 دلاری هەیە ڕۆژانە جار هەبوو بۆ تۆ بە دەفتەر بۆت بێ نەگەشتە دەفتەر نەگەیشتە بەس ئەوە هەیە مەسەلەن تەحەدی ڕسمی کە دەکرێت وەکوی حەس مەسەن ینی مەساری باسییان کردی ڕۆژێک تهدید دەکرێت پێش ئەو بە 2 هەفتە 3 هەفتەیە مەسەلەن بڵاوی دەکەنەوە برادەرەکان هەمووی کۆم دەبنەوە هەڵ خۆشت پارەت سەرف کردووە ئارە وەڵڵا لە چیا سەرفت کرد تەماشا هەر لیڤڵ ینی سۆری هەر ئەکاونتێکمان هەبێ ئێستا ناوی من مەسەن ژیمان محمود لە ناو تیکتۆک کاتی دەبینی من چمە ناو کۆمنتێکیان لایڤم کردەوە ئەگەر کلیکەی دەبینی لیڤڵم 39 ئی مەساری چلوویەکە مەساری نزیکی 12 دەفتەری سەرف کردووە خۆی دامی کردووە ئەو لیڤڵە پارەچ ناو لیڤڵانە بە پارەیە ئەمن 39 چەندت سەرف کردووە 39 ینی 8 دەفتەر 8 دەفتەر سەر ئەمن کردماوە پوینت بۆ خەڵک بەێ مەساری زیاتر باشە چەندت وەرگتووە 8 دەفتەر سەرف کردێ بەراکی دەبلم وەرگرتووە دەوڵەت وەرگرتووە بەڵام شتێکەیە لێرە ینی ئێمە ئەو پارەی کە دێت خۆ هەموو ئەوهانیەوەکو فکر دەکەن خەڵک چۆنە ینی مەسەلەن ئەگەر 100 دلار بێکو جەنابی دکتۆر باسی کردی 50% بۆ کۆمپانیەکە دەڕوە هەر ئۆتۆماتیکی ئەوە دوو لێرە لە بانک نییە خۆت دەزانی لە بانک 100 دلار بە 132,000 سەرف دەکرێت لەوێش حتا دیچی دنیا دەردەکاتە 129 یان هیچ خێرێکی ئەوە بوو کابراکەش لە ناوی نامێنی بەڵام تو خۆت شەڵی دەبڵشم بۆ هاتووە تاکێت ساڵە کوشتێکەکەمەوە هی ئێوە هیچ زانیاری تێدایە کە لایڤەکانەکەنەوە ئەفۆ زانیاری تێدایە کە لایڤەکانەکەنەوە چونکە لە جیهان زۆر جار لە تیکتۆک ترندی زانیاری باوە لە جیهان ئەو بەتایبەت کورتە ڤیددیۆی زانیاری ئەمانش بڵاوەکرێتەوە هی ئێمە هی کورد کەسمان هەیە بە تاکیت چەند گەنج لە ناو ئێمەوە بڵاو بۆ تۆ یان بۆ ناو بانگە یان بۆ نمایشکردنە یان بۆ قسەی گاڵتە و گەپە ینی بێ زانیاریە نانا چەند گەنجێکمانانە بلاکەس لە بواری تەکنۆلۆژیایم لە بواری سوۆشیال میدیا بە بابەتی ئەکادمی ئەو لە ناوی خۆت بەتەحەدیە هەیە خۆم تەحەدیە لەگەڵ پۆست وەکو هەر پلتفۆرمەکانی منی تر سناپچات ئینستاگرام با بڵێن لەگەڵ ئەو قسەکردنیە لەگەڵ ئەو تەحەدیە لەگەڵ خەڵکی بیانی چیتان کردووە بۆ کورت بۆ نمونە ئەو پرسیارە لە من کرا تەبان جوابم نەدەبوو ئەو هە بەو شکلەی کە بڵاوبووتەوە لە سوۆشیال میدیا گوژی من گوتە کوردستانمان بە خەڵک ناساندووە ئەدی شۆڕەش و پێشمەرگە و شەهید و من ئەوم نەبی زۆر دوور بوو لە ڕاستیەکە ئەو قسەیم نەکردبوو و ناشکەم کە بڵێم ئێمە کوردمان ناسیەوە بە خەڵک چکە ئێمان دە کەسیاتیادینەوە کوردستان چەندەها ساڵە هزار مەشاکل و شت دروست بووە هزار کەسی سەدەها هزار کەسی خوێنیان ڕێتیە بۆ ئەو مۆزوع بۆیە ئێمە ئێستا لەو ئەزەدیە دەژین بەڵام تەئسیری هەیە چۆن بۆ نمونە ئێستا مەسەلەن پێش ئێستاش نمونەم هێنا بۆ ئەمەر کۆفیمان هەیە زۆربەی تەحەدیەکانی لەگەڵ عەرەبەکانە ئۆکێ مەساریمان هەیە زۆربەی تەحەدیەکان لەگەڵ عەرەب و ئەجانبەکانە ئەی خۆت منیش هەمان شت ئەمە نامای باسی خۆ بکەم حتا مەوزوع نایتە باسی خۆت کە باش لێرە غایبن لێرە نین بەڵام ئەوەنە تەئسیریان هەیە تەئسیریانە زیاتر لە من هەردووکیان زیاتر لە من تەئسیری هەیە یعنی ئێستا باسی کە ئێمە باسی شۆڕەش و ئەو شتانە دەکەین ئەو کاتە فەرق بۆ لە ئێستاکەکە ئێستا ئەگەر سوۆشیال میدیا نەبێت ئەسرع طریقە للتەواصڵە سوۆشیال میدیانی وەکو ئاوروبریسی دەچتەوە ناو خەڵکی تر ڕۆژێک یەک پرسیار لە عەمار کۆفی کرا زۆر میوان هاتینەوە ئێرە کوێتی هاتیە ناسر الوێبەر قەتەری هاتەوە ئێرە کاردانێکی زۆر گەورە لە قەتەر دەکە گەڕایەوە
مەلەحی کە گەڕایەوە کوێت ینی کە ڤیددیو دانا لەسەر کوردستان و سپاسی کردی و جلوبەرگی کوردیان لەبەر کردی تقریبا گەشتە 2 ملیۆن 3 ملیۆن ڤیوسی هەبوو ینی تەسیری هەیە بەڵام حتى بزانن کە ئێمە دەڵێن سوشال میدیا تەسیری لێ هەیە کاتی ئیش دەکەیان گەمە دەکەی لەگەڵ عەرەبیان قسەکردن یعنی یەک لە ناوبانگەکانی عەرەب نەوگەعیدا ڕۆژێک یەک پرسیار لە عەمار کۆفی کرد کاتی میوانی کرد بوو بێتەوە کوردستان گوتی ئۆکێ من حەزم لێیە بێمە کوردستان بەس تەیارە نییە بێمە کوردستان چۆن بێم يعني معقول نییە ئەو کوردستان بەو تەتەوری ئێستا فکریان ئەوە بتن ئێمە چۆ لە ئێستا لێرە مەتاڵمانە بالضبط حتى ئەو جابوو شەرح کردی دوای ئەو ڤیدیۆشتمان بڵاو کرد باش دکتۆرە وەڵێ سوودی هەیە بۆ نمونە ئەڵێ ئەگەر هیچ نەبی دەتوانێت هیچ نەبێ وەکو زمانی کوردی کە قسەیان لەگەڵەکەن گۆرانیە باسی عەمار کوفی کرد گۆرانیان بۆ ئەڵێ کولتوری کوردیە تەنانەت باسیەکەی کرد لەوانەیە نەزانێت کە فڕۆکەخانە لە هەرێمی کوردستانە هەیە باشە کۆڤانجان من دەسەرەتا وتم هەموو شتەکان دوو لایەنەیە بەڵام کام لایەنەیان زۆرترە قازانجەکەی یا زەرەرەکەی مەسەن بەڕێزیان وتی کە ئەو ماڵناڵی چێ یانزە و ئەوانە دەستپێکە 12 شەو بە قوربانەتی یەکی شەو بۆ دەزانین 12 شەو یەکی شەو ئەبێ هەموو مناڵی ئەمە خەوتە بێ زۆربەی زۆری شێوانە مناڵ و هەرزەکار و گەنجن ئێمە بەیانی ئیشی هەیە تەسیل لە ئیشەکەیەکە چگە تێرخەو نەبی تەرکیزە نامێن ئەگە تێرخەو نەبی ناتوانانی شەکە بە باشی بکەیت خوێندکارە قوتابیە کەواتە کاتەکەی جارێ ئەسڵەن گونجاو نیە دوای ئێمە بۆ هەر باسی ئەو لایەن نەبکەین کە تەحەدیتیایە بۆ باسی لایەنەکانی تر ناگەی ئەی هەر کوڕی کورد نییە سەدان ڤیدیۆی هەیە کچێکی بەرامبەر خۆی دانا و عەرەبە فارسە تورکە من نازانم شەر نییە کورد بێ هەی کوردیشە ئەوەش ڕێزم هەیە بۆ ئەوە وەکو خوشکی خۆم و کچی خۆم وایە ئەڵێ ئادەی سنگە بێنە خوارەوە ئەمە خۆشە ئەمە خۆشە سنگی پیشانەیە ئادەی ئاور بەرەوە ماشەڵڵا مە سمتێکی باشە دوو لە ڕوویەوە ئێ باشە ئەمەمی غەریزەی جنسی ئەو ڕژێنێ ئەمە چقا ئەگەر سەد خەڵک بیبینێ ملیۆنی خەڵک بیبینێ زمانە کوردەکە فڕۆگەکەی 2 ملیۆنی ژەی بینێ باسی ئەڵێ ئەمە چی ئەمە کەلتورەکەی شەڕە جنێو سەیدیکە شەڕە جنێو هەمووی شەڕە جنێوە کامیش ناشرینە کە جاران نازانم لە شوێنەکانی کە خەڵک ناچوو لە ژێر زەمینەکانە باسییانە کرد ئێستا ئەم دەروون نەخۆشانە باسی ئەوە ناکەم باسی ئەوەکەم کە شەڕێنەوە کۆڤانجۆ لێ نەبووە خاتون خۆ جۆ لێ نەبوو ئەم جنێوە سوکاری ئەیەن ئێ بەسە مناڵەکەی تۆ براکەی منەی بینێ چێ ئەی بینێ پێ دەڵێ مناڵەکانم دەرسی پیشانی تۆ نایبینن ڕاستەکەی مناڵی بەڵام ئەمن وەکو داک مەسئولم بە منداڵەکانی خۆم داکەکانی تر باش مەسئولم بە منداڵی باشە نە ئەخ تۆ ئێستا شتێکە کێڵی مەسئول لە مناڵی خۆ مناڵی خۆ پاراستووە هەزاران عائیلەی دایک و باوکینە دایک و باوکی بەرەڵای کردووە شەو و ڕۆژ ئۆکێ بەس من ناتوانم حەسەبەی بەس ئەم برادەرە تۆ ناڵێم ئەم برادەرە کە ئاوا باسی شتی سێکسەکە و شەڕە جنێوەکە ئەماکە بەیانی لێ ئێن و کاکە 12 شەو مناڵەکە من خەوتووە بەس بەیانی بینێتەوە لە ڤیدیۆ دەبێ قانون تەداخل بکە کامە زۆر باش خوشکە بەڕێزەکەم کچەکەی من تۆ ئەڵی بە ئاوەی تیکتۆ کاکە و دوکانێکی دانا و شتێکی داناوە پۆینتە فرۆشێت چۆن ئەگەر مناڵە بێ بڵێ نادەمێ ئەمە یەک دوو مناڵەکە چی گەورەیە گەنێرێ ئەمە زەبت ناکرێ قانون ناتوانێت زەبت ئێمانە بکە هاتون جا گرنگەوەیە جەنابێ ئەزانی سۆشیال میدیا و ڕاگەیاندن هەمومان نەزانین بەشێکە لە دامەزراوی بە کۆمەڵایەتی کردن موەسەی تەنشی اجتیماعی وەکو خێزان وایە ئەزانی لە خێزان و مەکتەب کاریگەری زیاترە بۆ تەلەبەکە 4 ساعت لە مەکتەبە بەڵام 7 ساعت 8 ساعت لە بەردەم سۆشیال میدیای و تەلەڤیزۆن و ئایپادەکەی بەدەستەوەیە بەخوا باوکی مەجای نییە هیچ یەکێ لە باوکی ئێمە 4 مناڵی 4 ساعت بە مناڵەکانی تەرخان کە تەرخەمی دایک و باوکیش نییە ئەخت خوب کاکی کۆبانجان بارودۆخێکی وا هاتووتە پێش و باوکو دایک ڕاکەڕاکەیەتی لە دەوامەکەی تووشی دوای دەوام ئیشەکە تا مەعیشەتی نازانین ژیان چەند زەحمەت بووە ئێ چی بکە ئێ تۆ لەو لاشەوە ئەمە و هێناوەی کەیتە ناو ماڵەکانەوەوانەیە ئەو زەرەرانی لێکەوە کاکە جا کۆمەڵایەتی زۆرە ئەزانی چەندەها خۆ من بەس تیکتۆک ناکەم سۆشیال میدیا باسێ سەدەها خێزان کە من بەڵگەم لایە ئەگەر محکەمەیە وەرە بڕۆ لە محکەمەشێت تەلاق و لێک جابن تۆ لە بەروی پیاوەکەی ئەژنەکە لە ڕێگەی سۆشیال میدیا و خیانەتی لە مێردەکەی کردو لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی تیکتۆکە و لە ڕێگەی نەزم چێەوە کاکە ئەوەی لە تیکتۆک لای ئێمە دکتۆر ئێمە ناتوان کەس ناتوانێت ئەو مۆزوع زەبط کە ئەوەی نیەتی خیانەت بی بەخوا دەچیت لە ناو 4 دیوار بە وەتساپ خیانەتی لێ دەکات من باسی چی بۆکەم ئەگەر ئەم سۆشیال میدیایە نەبووە نەیەتوانی بە ئاسانی بیکار بەڵام دکتۆر ئێستا دنیا وای لە هاتووە سۆشیال میدیا بوویتە پارتێکی زۆر ئەساسی لە هەموو ئێمە جەنابەت وا دەڵێ تەمام بەبەست ئێمە خراپ بەکارهێنی جەنابەت باسی ئەوە دەکەن على ئەساس چەند ساعاتێک 4 ساعت لە مەکتەب دەمێنێتەوە بەڵام 7 ساعت لەبەر سۆشیال میدیان ئۆکێ لەوێ دەوری تەلەڤیزیۆنەکانمان دێت لەو بەرنامی تەوعیە بۆ خەڵک دانانن
عائلة زياتر برنامج توعية دانا وكو تلفزيون دواي لا أو برنامج كإيوا باخش دكن لسر شاشة تلفزيون فرمو لسر سوشيال ميديا خودم من بلاكن 23 ساڵە بەرنامەی پەروەردەی و دەرونی پێشکەشەکەم سێ بەشی سەیری بەرنامەی تەربەوی نەفسی ناکات بەس سەیری شتێکی تەرفیه هەکات تۆ من بینای کەسایەتی ئەەکەم تۆ لەو لاوە مەبەسم تۆ نییە ئەوەی تیکتۆکە تی چیاتەوانێت هۆکارەکەی چییە کاکە قسەکانی من قسەیەکە لایەنی زانستی پەروەردەی پێویستی بەوەی جۆم لێ بگیر عقلی لەگەڵا بەکاربێنی بەڵام ئەو ڕقسێکا و جنێوێکا و تفێکا و گۆرانیە گەڵی هیچ پێویستی بە عقل نییە پێویستی بەوە نییە شتێکی با بڵێن تەرفیهیە خەڵکیش لە هەموو عالەمە حەزی بەشی تەرفیهە بەڵام ئێمە ئایا ئەوە مشکلەی فەلسەفەی پەروەردەی ئێمەیە هەم ڕاگەاندنەکانیش نابێت ئێمە دوای حەز و ئارەزوی خەڵک بکەوین ئەبێت دوای ئەوکەن چی پێویستە من نابێ مناڵەکەم بڵێم حەزی لە چێ بۆ یەکەم سەدان شتی حەز لێ زەرری لێە بەڵام چی پێویستە بێ بۆی بکەم اینجا ئەو بۆیە ئەگەر لە پەرلەمانی یاسایە دەرچووە بە قوربان یا ئەو وڵاتانە چۆنەوە ێستا حەزی بۆ بژمێر 25 دەوڵەتە یەکەمی منعی کردەوە دەوڵەتی گەورە بە هەموو ئەنواعیەوە لە ئێرانیش نییە باشە ئێمە عاقڵترین لە وڵاتانە ئەگەر ئەمە قازانجی هەیە تیکتۆک بۆ ئەوان نایکەن هەیە زەرری وڵاتەکەی خۆی بێ بەڵام زیانەکانی سەدان قاتی قازانجی ئەوەیە کە ئەم شتێکی پارە دەسەکەوێ ئەو مەشهورە بێ ئەوە بێ بەس حسابی عیلاجەوەیە من بێ یەکەم شت مەنع بکرێ وەکو وڵاتانی تر تیکتۆک نەیەڵە کەس نتوانێت لە کوردستان وەریگرێ لە عێراق وەریگرێ وەکو چۆن لە ئێرانەوە ئەبا وڵاتەکانی بۆ بژمێنە ئێران هەر قورب بەسەرە لە هەموو لای باشە واز لە ئێران بێنە ئەمریکا هندستان نیوزیلندا تایوان کەنەدا بەریتانیا ئەندەنووسیا بەنگلادێش یارمەتیم بە پاکستان فەڕەنسا سوی دانیمارک بەلجیکا ئەفغانستان سعودیە یەکێتی ئەوروپا لاتڤیا گەمەی دەکەێت گەل چەند برادەرەکان چۆن لە وڵاتەکەی خۆیان ممنوع نایڵێ بەس تۆ چێ لە شوێنێکترەوەی لە کەنەدان ڕێزەکەم ئەو وڵاتانە عائلەم لە کەنەدا پێکەوە دەکەینەوە چۆن ئەمریکا هەیە باشە بۆچی دابخرێ ئەخر لە بەروی زیانەکە یا ئەبێت تاکەکان باش ئامادەکەی باش بەکاری ئەگەر لایڤ بی فەیسبووکیش ئینستاگرام لایڤی هەیە زۆر بیان لایڤیان هەیە بەس ئەو تەحەدیانەی بەڵام بۆچیوان نەخێن کاکۆڤانجان ئەو تەحەدیانەی کە لە تیکتۆکە کرێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاخود لەو فەیسبووک و ئەمانەی تر ناکرێ بەم شێوەیە تۆ چەند چرکەیەکە ملیۆنان شەمان لە تەحەدیە یان چێشەمان پەروەردەکەیە بە هەمووی عام بە هەم باسێکم ینی یاسایەکمان نییە سۆشیال میدیاکان زەبت کە قانون ێسا بە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بڕۆ بزانە چەند قەزیە هەیە لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بزان چەند دوژمنایەتی پێیا بوو بزان چەند کچ کوژراوە ڕاستە هەموو پلتفۆرمەکان قەپات بکەم من ئەگەر یاسایەکم لە کوردستان هەبێ چۆن ڕێبە و زەلامایەم بێ باسی جنسکە بۆ مناڵەکەی من کەم ڕاهێ باسی جنسکە لە تیکتۆک ناکرێ باسی بکە لە تیکتۆک ئەگەر دانەخرێ سەدان ڤیدیۆ منە دانەخرێ هەمووی تیکتۆکە من ئەگەر دانەخرێت چی بکەین ئەگەر داش نەخرێت چی بکەین بادان نەخران خۆ داژ ناخرێت گوێ لە من تۆ ناگرن یاسایەکشمانی لە پەرلەمان دەریژ ناچێ دای بخەن ئەڵەن حکومەت ئەو ئازادیشی نێشت بابێن تعویز ئەو خەڵکانەی بکەن ئێستا زۆر یارمەتی زۆر خەڵک دێت زۆر خەڵەکەی ڕاتبیانی هیچ شتێکی نیە داهاتوەیەکی لەوان دێت ئیجاری خۆی دەدا مەصرفی خۆی دەکە زۆر کەسە دەیندارە قەرزارە یارمەتی خۆی وەکو ژیان دەداتەوە لەکوێوە هاتووە ئەو پارەی لەکوێوە هاتووە کاکە ئەگەر تیکتۆک نەبێت دکتۆر گیان ئەگەر تیکتۆک نەبێت ئەو خەڵکە ناچیتم پارەی یارمەتی بدا زۆر خەڵەکەیان من دەیناسم دەژین لەسەر پارەی داهاتوەکانی تیکتۆک ئەم خاتونە و لەگەڵ ئەو برا بە ڕێزانەی ترکە ئامێ با 50 خێزان کریان بۆ بن و لەبەر بەس هەزاران خێزانی تر سەری لێشەوەی پارە هەیە کە دەکاتە پوی ناچیت خەیری پێ بکە ئەوە دێت لە خۆی ئەوانی کە پۆین دەکردن دەوڵەمەنن هەمویانە جارێ هەندێکی تر ئەوەی کە دەوڵەمەنگە و خواپەیرا و نییە بار و دۆخ پێدراوە پارەی بەلاس کەسێکمان هەیە لە کوردستان لە هەولێر ئێستا لیڤڵی سۆری 47 دەزانی 47 چەند پارەی سەرف کردووە تقریبا 6 دەفتەر لەکوێ هێناوم 6 دەفتەرە کەسەکە دەوڵەمەندە لەکوێ هێناوە بۆی دێتەوە پارەیە لا بەس دەنێریت بۆ برادەرەکان باش تخوای پارە سەرفەکە هیچ قازانجی نییە نییە هەر خۆی دیار ناکە هەر لە ناوی هیچ شتێکی دیار نییە لە خۆی دێت جێی دروست دەکات بەخوا تا ئێستا 6 دەفتەری سەرف کردووە
خاتونجان ئەو پارەی بەس ئێستا پێ بڵێ لۆوا دەکێ دەڵێ پارێ خۆ کاکۆڤان لەلایانی دەرونیەوە توخواتۆ لێرە ئیشەکەی من مامۆسایەکی جامیعەم بە 30 ساڵ بە مامۆسایەتی جامیعە و بە دکتۆرا و بە شەو نخوونیەوە و بە هەموویەوە من بە 20 ساڵیش 20 دەفتەرم بۆ کۆ ناکرێتەوە باشە یەکێ ببینم بە چقەنەیە 20 دەفتەر چۆن تووشی کابە نابم تۆشی خەمۆکێ نام ئەزانی سەدان دایک و باوکەی پەیوەندی بە منەوە کرۆ بە خەڵکی تریشەوەکە ئەڵێ کچەکەم ئەڵێ واز لە خوێندنێنم لەبەر ئەوەی من 3 ساڵی لە سێم تەوەسەیە 3 ساڵی تر دەچمە جامیعە اینجا 4 ساڵی جامیعە دوایش تەعینات نییە بۆ هەلێساوە نەبم بم تیکتۆکچیەک یا کچێک لە بواری ئەعلامە و نازانڵی کە ئەڵێن زوو دەوڵەمەنگ ئەمەژی ئاساوەرەکەی بواری ئەعلامە دەوڵەمەند نەبووم ئەم مەشاکلانە موجودن پێش زۆر باشە. ئێستا ئۆکێ تعویزی کاکۆڤان بابێ تعویزی ئەو خەڵکانە بکەن ڕێگای وەکو وڵاتەکانی تر لە ئیمارات و لە سعودیە ئەو ژنەی کە تەلاق دەدرێت ئۆکێ لە گەل مێردەکەی حکوومەت پاڕاتی بدەداتێ ئۆکێ مامۆستای ڕاتبیە ئەوە ئیشی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئیشی تیکتۆکچیەک نییە مەقصدم ئەوەیە ئەگەر خەڵک تێبیت لەو بابەتە ئەگەر پێویستیان بە پارە نەبیت نایێت لە زۆرشی چەنە کاکۆڤان دێت ماسکی لە بەرەو دادەنێت لە مەجبوری دێت کە دەزان نەڕاتبە نە ئیشە نەمێر دەنێ برا یارمەتی دەدا مەجبورە دیت لە خۆی داهاتێکیت مەرجە ئەمە فەقیر بێ ئەرێ کاکە مانگی پێش ئێستا یارمەتیم بە سوالکەرێکیان نەک کە مردبوو کوڕی مەسئولیشی هەبوو 9 ملیار دینار لە ماڵەکەی بوو نەتابین لە ئەعلامە هەڵێمە بەستم ئەڵەم مەرجنیە هەرچی سوالکەر کە فەقیر بێ هەرچی ئەمە بکە فەقیر بێ مەرجنیە زۆر کەسێ تەمسیلەکە زۆر باشە ئافو بەس یەکش دەڵێم کاکۆڤان یەکێک نەخۆشەک هەبوو باشە لە خەستەخانەیەکی لێرە عملیاتیان بۆ نەکرد بۆ دەبی ئللا بڕۆی ئەهلیەکە ئەدی ئەگەر مەساری نەبە بەخوا کەسە دەمرد پارەی بۆ خەسکە و پارێکی ئەو پارێکە وەرەگری هەر بۆ خۆت پارەی خۆم دوو بەشی هەیە من باسی ئەو مەوزوعم نەکردووە پێش ئێستا بەس مەوزوعەکە وای لە هەتا ئێستا باسی دەکەمەوە پارەی من بەشێک دەچیت هەر بۆ برادەرەکان کاتی دەبینم لە تەحەدیە من لە تەحەدی نیم یان لە لایف نیم دەچم بویان ئەوە دەکەم دەبینم مەسەلەن حتا خسارەت نەبییان لەگەل کەسێکی بێگانەیە ئەوە نەماوە ینی قسە بە خەڵکی خۆمان بڵێ مەجبورم ئەو کاتە دەچم دامی دەکەم بەشی دووە من هەری ناگرم پارەکەی خۆم وەکو شەخص پارەیەکی تو هەل ناگرم وەکو پێش ئێستا جەنابی گوتی تو چه ئیسیفادەی لەوەی دەکەی ئەگەر زەرەری بگەینە زۆر عایلە بەڵام من دڵم مرتاحە چونکە فایدەی دەگەینمە زۆر کەس هەیە مانگەنا تهدیدکردنە چەند عایلەکن لای من مەسئولیەتانم هەلگرتووە پارێکیان هەیە قەت ئەوەی بۆ منە ئەوەی دەکەمە دام بۆ خەڵک هیچ پێویستیت بە پارە هیچ پێویستیش بە پارە نییە ناکات چونکە من ئەو پارەی دەگاتم لە ڕێگای ڕکلام زۆر باشترە لەوەی دەگاتم لە ڕێگای تیکتۆک بەڵام بەپێی دوایم فتوواڵن ئەو پارەی دەستەکەوێ حرامە ئەمن هیچ معلوماتم لەسەر ئەبوارە نیە و نە ئیشمە باسی بابەتی فتووە و دینی و ئەو شتانە بەڵام ئەمن یەکم لەو کەسانەی کە هەموو پلەتفۆرمەکانی بەکاردێنم تقریبا ئەو پارەی بۆ من دێت ئەمن بەڵام زیاتر لە تیکتۆکەوە بۆ دێ پارە ئەکی لەوانێ لە پلەتفۆرمەکانتەوەدا پارەت بۆ نێ بۆ ئەم ڕێکلام عقودم هەیە جگە لە ڕێکلام باس ڕێکلام ناکەم پلەتفۆرمەکانی تر ئەسڵەن لە لایڤەکان پارەیان بۆ نایێت تیکتۆک بچتە دەرێ تیکتۆکە پارەت بۆ دێ بەڵام من سناپم مای ئینستاگرام لەوێ ڕێکلام دەکەم باش دکتۆرە مەشتێکی خراپە داهات وەرەگرێ ئەوەی تیکتۆک یارمەتی خەڵکی هەژارەدات دەزانی تەشبیه نەبێ خاتونجان بۆ هینی مەکە بەس بۆن ئەگەر هەر خێر بێ ئەزانی ئەوەی مافیاکان خێرەکەن هیچ کەسێ نایکە بەس پارەکەی لە شوێ ناو مافیا یخۆکەیان تۆ سەرچاوی پارەکە مهمە قەد ڕۆژ نابێ بەسپی خەڵوس چەندی شۆرەوە جاعفو تخوا خزمەتم کە با یارمەتی قسەمەتونە باش مە بەسمەوەیە سەرچاوی پارەکە مهمە لە چۆ هاتووە بەڵام دواییەی تۆ بەم ڕێوەرەگرتووە یەی سپیەکەی تەوانی خێر بەم و بەوەکەی کاکە ئەمە وەزر و قەبحەتیانە لەوە خراپترە شتی وان نابێت ئەم خاتونە ناڵێم ئەفو بەس خەڵکی ترەڵم پارەیەکی کە زۆر دەرەکەوێ ئەم پارەیە نیوەی زیاتر جەنابی وتی لە 150 بە 150 زیاترەوەی کۆمپانیای تیکتۆکەی با من بەکاردێنم لە دەسە چاوە خوێنومەتەوانێ ئەڵێ لە 150 ئەوانەی با بانقش نسبەت هێگەڵە بە 50 باش ینی ماندووبوونی تۆ کاوە خۆ هیلاکەی 50 ئەڕوا ینی هینی ئەم کوردەیە هی عەرەبە هەر کەسێک بێ لە ئەنجامی هەر هۆکارێکەوە بێ لە 150 پارەکە ڕۆی چۆ کۆمپانیایکی سینی گیرفانیەوە لە 150 بزنس ساردوو لا قازانجەکەن
خۆتمانجان خۆ ئەم ئێو کۆمپانیانە خۆ حسابی جاخۆ ئەم هەموو شەریکاتە هەیە کە تیارە دروستەکە و سیلاع دروستەکە تیجارەتەکە بەڵام ماڵی خەڵکی پێکاولەکە من ئەڵم لە پسپۆرەکەی خۆمەوە سەیرەکەم من بەس لە بەپارەکەەوە سەیری ناکەم بەزە و پارەیە دەرئەنجامەکەی چی ئەبێ لەسەر کۆمەلگا لەسەر دەرونی خەڵکەکان من سەدان مناڵمان هەیە تووشی ینی لە ڕێگەی زانی مۆبایلەوەشی جنسیان پیشان ناوە تعقید بۆ تووشی گری دەرونی بۆ ئێساڵێ دایکی لە ژوورێ بخێ باوکی لە ژوورێکتر خەوێ کاکە تۆ بچۆرە ناو خێزانەکانەوە بزانە ڕنگدانەوەی ئێمە ڕۆژانە ئەیان بینونیەن پەنامان بۆێن و پرسیاریان لەکەین و بەحسەکەین ئەزانین لە ناو ماڵەکانە چی ئەگوزەرێ تۆ ئەزانی لە ڕێگەی ئەمەوە جەنابی فەرمووی وتی بۆ بەکارێنە من مەسوولە گوتی تقریبان هەموو ڕۆژە بیزەوە لە چەند بەرنامەی باسم کردوکو بە ئاگاهێنانە بۆ دایک و باوکەکان هەموو ڕۆژە 20 بۆ 25 کچی خوار 18 ساڵ یەک ئەڵێ فریامکەوە چووە لە ڕێگەی تیکتۆکەوە بێ لە ڕێگەی فەیسبوکەوە بێ لە ڕێگەی هەر شتێوە بێ ڕسمی جسمی خۆی گتۆ نردوێتی ئەڵەسازم کوڕە خۆشەوە ئەیهێنێ دوایی لە دژی بەکاری هێنێ ئەڵێ لەگەڵ دەکچی تیشاکرێتی نەی لەگەڵم بۆ فلان شوێنە بۆ فلان شۆ بڵاویەکەمەوە ئەمە لە تاوە ئاڕۆن بە شکاتیان کردووە ئەویش لە باشە دایک و باوکە بێنە داوا قەید کە تا ئێمە شتەکانی لێ بسینەوە بەپی یاسا مامەڵی لەگەڵا بکرد ئەڵێ نابێتن دایک و باوک زانێم کوژە ئێکاشە تۆ وەرە ناو کۆمەلگاوە ئەمە چییە کار تۆ لە لای حوسەینی مەکە بە ڕواڵەت زۆر بیان لەوانەیە لە لای قسەی خۆش بکەن لەوانەیە کە تیکتۆکەکەن لەوانەیە تەحەدی بکەن لەوانەیە خەڵکی ئێمەش لەوانەیە دڵی تون بێ باشە لە هەموو لایەکەوە خۆتەزانی مشکلە بۆ هەرێمی کوردستانە دێت باشە هیچ نەبێت لەو مشکلانە ڕائەکات و خۆی بۆ خۆی سێریانمە ئەوە زان چێ بەتاڵکردنەوەی بەڵام ئەزانی ئێستا لە یابان ئەویان بەچی معالەجە کردو بە تیکتۆک نیان کردووە تۆ ئیشەکەی لێ لە لەبانی تایواری هیلاکە بیپڕە بیستێسێکی زۆر لێە ئەچن لەوێ نادی هەیە بەشداریان تیا کردو فیلمی کۆمیدی لێن خوتوکەی یەکتریەیەن ئەنوا حرکاتەکان بەوە فڕێنە دەرەوە نەک بێت تۆیەکە ئاخر چوار قسەی خۆشەکە کاکە 2000 قسەی حەلەق و مەلەقیزەکە من بینیومە ئەو حەلەکەوی کاکە ڕفتارانەیە کاکەی ڕفتارێکە مناڵی من فێری بێ مناڵی تۆ فێری بێ بۆ خاتی خوا بەخوا بێنە شوێنی من لەلایانی دەرونیەکە مشکلەکە ئەوەیە من هەستی پێەکەم ئەزانم نەزەریاتەکان ئەزانی نەزەریە هەیە هینی بەندۆرایە ئەڵێ لە ڕێگەی لاسایکردنەوە فیلمی عدوانی پیشانی من هەڵاوە هەموو ئەوانەی بینیوانە شەڕانی بوون هەر فیلمەکە تاوانە بۆ شەقی لە براو خوشکەکەی هەڵاوە ئەمە تۆ وەرە ناو کۆمەڵەوە تۆ ئەمە نابینی ئەم خاتونە بەڕێزە نایبینێ بەڵام ئێمە ئەیبینین ئەزانین لە مناڵەکان ڕەوزەکان لە حەزانەکان مناڵەکان مەبزانن چەند شەڕخواز بوون چەند ئێمە بەشێکی من ناڵم هەمووی سۆسیال میدیا بەشێکی ئیهمالی خۆمانە بەشێکی هەموو شەڕ و کارەساتی لە کوردستان کاکە من هەموو جارێ بە نمونەیەمەوە کاکە کۆبانجان تۆ موالیدی چەندی جەنابە 84 پێش ینی من 4 ساڵ پێش تۆ لە دایکنەوەی ئەزانی شەڕی عێراق وێران دەستی پێ کردووە ئەگەر تۆ لەسکی دایک تا بوو بێت تۆپ تەقی و ساڕ و خاتوو ئەمە هاتووە دایکی ڕاپەڕیوە ینی هێشتا تۆ لە ناو ڕەحما بووی ترساوی لە دایکە بی ئەینەن شت 5 ساڵی یەکەم بناغی بۆ کەسێتی ئینسان شەڕی عێراق وێران بەردەوام بوو هەندێک لەن دوای 5 ساڵ قەرەبووە بێتەوە دوای 5 ساڵ قەرەبوو بێتەوە دوای 5 ساڵ کیمیاباران دەستی پێکرد ئەنفال بێت اینجا داگیرکردنی کوێت اینجا کۆڕەوەکە اینجا شەڕی ناوخۆ اینجا گرانی هەتا ئەمڕۆ داعش ئەم مرۆڤە دەرون دروست نییە لەم جەهەنەمە پەروەردە بووە تۆ ئێستا ئەمەی پیشانەی چۆن فەرقی نییە لەگە سویدیەکە لەگەڵ ئەمریکیەکە تەقەیەکی نەبینەوە لە سوید ماوەیە نەبێ زۆر ساڵە تەقەیشتیان نەکرا کاکە تۆ کۆمەلگاکە و نەخۆشە ئەمەش ئەویش بە دوای دەواازەیە کاگەڕ باشە بەڵام دکتۆر ئەوانەی ئێستا کە چن بۆ ئەو شوێنە پوینت تەکڕن پوینت دەڵێن تەمەنیە لە نێوان 10 ساڵ تاوەکو 20 ساڵانە زۆر بیان یخوانش ئەم شەڕ و ئەمانیان بەو شوێ نەبینیوە چیان نەبینیوە ئەم شەڕ خۆ باوکی بینیوێتی من و تۆ بینیومانە ئەی ئێمە پەروەردەکەمان چۆن ڕەنگایەتەوە ئەی بۆچی مناڵێک هەرزەکارێ من و تۆ لەسەر شەڕی مناڵەیە لەسەر با بڵێن لایت لیانێ لەسەر شتێکی بەسیط یەکتریە کوژین ئەزانی ئەمە یەک کاتە تەسیری ئێمە لەسەر منداڵەکان واز لە پەروەردەکەش بێنە ئەزانی مناڵ و هەرزەکار ئەوە قسەی من نییە ئەوە توێژینەوەکانی زانستی حەزەکەی دکتۆر بێن قسەی لەگەڵا بکە هەتا نەبێ بە 21 ساڵ پەردەی مێشک کۆرتێکسی پێڵم قشەی دەماغی دروست نابێ ئەزانی من و تۆ ئەم خاتونە بەڕێزە بۆ ئەم شتانە زانی غەڵەتەوە ئەوە وایە وای ناکەن چکە ئەو پەردەی مێشکەمان بۆ دروست بووە هەتا ئینسان نەبێ بە 21 ساڵ ئەوەی بۆ دروست نابێ کەواتە بیرکردنەوە و بڕیارەکانی مناڵ و هەرزەکان منطقی نییە ئینفعالیە عاطفیە کەواتە ئەو چی بکاتن خەڵکێک دێ پوینتی بۆ لێدا ئەو خۆی ئەڵێتن بۆ نە پێویستت پێ نەبوو پوینتم بۆ لێمەدا ئەمە هاتیینەوە سەر مەسە لەگەڵ قوربانجان تۆ بەزێ بەوێ هەڵواسە پشیلە بۆیە یان نایە ڕایەکێشە قوربان ئەی تۆ ئەمە یە باسی ئەم غەریزەی جنسیەکە ئەی وروژێنێ ئەگەرەوە نەبووایە ئەم خەوتە بوو ئاگا هێنێتەوە خۆمیان ئەو غەریزە نییە
من باس دەکەم شەڕانی عودوانی یخۆ هەر بەسەر غەریزەی جنسی نیە زۆر باشە. هەندێکی علاقەی بین خلافاتی جنسیەوەیە هەندێکی علاقەی بە شەڕ و کوشتار و تند و تیژەوە هەندێکی فێری دزیەکە ها پۆین پارە لە مولەوە جە بەس بۆی پۆینت نایی بێنن یعنی زۆرە لە هەموو لایەنەکان زۆر باش خوا هەندێک بە هەندێک مەسئولەکانمان بە پارەی حرام بێت قبولمانە با بن یارمەتی خەڵک بدەن قبولمانە باشە ئەو پارە لە کوێ بۆتان دێ زیاتری هەرێمی کوردستان یان هی دەرەوەشە زۆربەی ئەو کوردانی دامی دەکەن لە دەرەوەن لە دەرەوە هاوکاریتان بۆ دێ ئەی ئەوانی کورد هەیە هاوکاریتان بکەن یان ئەوەی پوینت لێدەن کاتە زیاتر پارەی دەرەوەیە دێت بۆ هەرێمی کوردستان کاتە پارەی هەرێمی کوردستان یان چی دەرەوە کوردەکانی ئەوروپا ئەمریکا کەنەدا ئەی عەرەب وڵاتانی تر بیانیەکان عەرەبیش دەکا عەرەبیش دێن هەر ئەو ڕۆژەی مەساری زۆربەیان لە دەرەوە هاتووە پوینتی ئەوانتان بۆ دێ چۆن یعنی ئەوان پوینتان بۆ لێدەن ئەو پارەی ئەوانتان بۆ دێ چۆن زۆرە زیاتر هیچ شێ بۆتان دێ هی کەسانی بیانیان هی کورد ئەخە پێتم گوت حەسب ئێستای من زۆربەیان کووردە عەمار هەر عەرەبە هەمووی مەساری نیوە بە نیوەیە ئەڵبانن عەرەبن هەمووی چکە عیلاقاتی بەقووەتە ئەگەر لات ئاسایی بێ لات ئاسایی بێ هەر جارێک لایڤێک بکەیتەوە 2 ساعت یان 3 ساعت نزیکەی چەند پارەت بۆ دیار چەندە ئەگەر خۆت ئارەزوو هەبێ بەڵام بدەیتەوە ئەگەر ئارەزوو شتنی وەڵام مەدەوە ئاساییە توانی گەڵێ نامای بازی بکەم بەس زۆر باش بزانە ئەوەی وای لە خەڵک دەکا ئەمن استیمتاعی پێ دەکەم چکە دەزانم کە شتەکە دەزان بۆ چێ دەڕوا شتێکی زۆر شخصیە دەزانم بۆ چێ دەڕوا ناتوانم ئێستا بڵێم ڕاتە بچێنە لێرە ڕێک ئەوەیە خۆش نییە بەڵام بۆ ئەوە بوو کە ئەو نەزرەی لای خەڵک دروست بووە ڕاستیەکە چونکە هەیەڵێ بە دەفتەر بۆ ئەو کەسانی تیکتۆکەکەنەوە یاکەنەوە و پاریان بۆ ئەو شتان نییە بۆ مەبلەغی ئەوەندە گەورە نییە هەموو کەس شتەکان نییە نامتوانین ئێمە گشتاندن بکەین ئێستا باسی ئەو گۆرانی بێژەی کرد عەمار من خۆم چەند جار دانیشتم بە دیاریەوە کاکە دەنگێکی خۆشی هەیە ئەو گۆرانی هێڵێ باسی شتی خراپ ناکە ئەوەی کە من ئێڵم مەترسی هەیە زۆربەی زۆری کە مناقەشە چۆن نەخۆشە بە ڕێزەکان وشەیەکی ناشرینم لێ نەبینیوە ئەوەیە دەنگێکی جا من باسی ئەواکەم من باسی ئەوانە ئەەکەم کە مناڵەکان و هەرزەکارەکانمان من 100 بەرنامەگە تۆ دەنگی خۆشە بەهرەیەکێ لەسەر بەهرەکە و باپات داخرێن لەسەر ئەوانش داخرێ دکتۆر تۆ گوتت پێم باشە دابخرێ ناکەوێت لەسەرەوە من ئەگەر دا بخرێ کە دا ناخرێ ئەمە ئومنیەتە کە دا ناخرێ من دڵنیام دا ناخرێ باشە هەزار شتیوامان پێناکرێت دەم ناخرێت بەس تۆ ڕێی منە وەرگێت وتم من بم من سەرۆکی حکوومەت بم دایەخەم لەبەرەوەی زەرەرەکانی زیاترە کۆمەڵگای ئێمە هێشتا بە باش نەیتوانیوە کەناڵەکانی تری بووە کەمەوە کە بتوانێت بە شێوەیەکی باش بەکاری بێنێ ئەبێ دایک و باوکان وشیار بنەوە بزانام مناڵەکانیان سەیری چیەکە گرنگە ینی دایک و باوک نابێ بخەوێت و مناڵەکە دایک و باوک کەم تەرخەمن بۆ نمونە منداڵانەی کە باسمان کرد لە تەمەنی 10 ساڵی تا 20 ساڵی ئەو پۆینتانە ئەکردن و بۆیان لێدەن لەو ئەو کەسانی کە تیکتۆک لایڤەکەنەوە بۆوان لێدەن خەتای دایک و باوکەکان شتیایە قوربان تۆ زانی هەموو خێزانێک وەکو بە ڕێزیان و تۆ ئێمە دایک و باوک لە ماڵین و ئاگامە لە مناڵەکانمان بێ هەست بە مەترسیاکەین ئەزانی ئاماریشان بڵاو کردو چەند مەترسیدارە لە عێراق 9 ملیۆن بەس بێوەژن هەیە ئەم 9 ملیۆن بێوەژنە لە عێراقا چۆن ئەتوانێ ڕۆژانە دەوری باوک ببینێ دەوری دایک ببینێ بژێی مناڵەکانیش و لەم مەترسیانەش بیپارێزێ لە کوردستانی خۆمان خۆ دەزانی ئەم هەموو شەڕ و کارە سامت هاتیە ژمارێکی زۆر ئافرەتمان هەیە بێمێت لە قوربان ئەزانین ڕێژەی تەلاق چەند زۆر بە لە کوردستانیشە ئێمە مناڵان دوورکەوتون تۆم دایک و باوکە ئەساس ئێمە دایک و باوکی ئەسنا احتراف بە مناڵەکەی ناکەن ناگرێتە خۆی ئەمە لەکوێ دایک و باوکیە بەڵام ئێمە بێکان وشکەین ئەوانە وشکەین کەیەن ئەمە ئیش ئێمە باشە لە جیاتی ئەو داخرانە ئەو ئەپلیکیشنانە ئەوەی کە حەزمان لێ نەبی دایک و بە لێ ڕەش بکاتەوە ڕیمۆڤی بکات و ئیتر بالەکەی نەبێت ئەبێ دایک و باوکە ڕۆڵەی هەبێ نێڵێ و تیکتۆکە بێتە سەر نەکە کە زۆر شتی تریشێ سا مناڵ کە سەیریکە یعنی ئەوە بەحس کراوە ئەمریکیەکان خوان کردوانە سێگە کۆمپانیەکە کە سەیراکرد لە ڕێی کامێرە بزانە چییە هی خۆیانە ئەبین کە مناڵ بوو شتی تری بۆ نێرن شتی سێکسی شتیوان بەس کە باوکەکەی سەیریکرد لایە بەنەوانی بۆ نانێرن یعنی زۆر جار ئەوان نیش حتا جەنابی کێشەیەکی تر هەیە لە ڕێگەی تیکتۆکە زۆر جار مناڵ و هەرزەکان معلوماتەیە هەم یەکەم بۆ خێزانەکەی هەم جاری وایە ڕقەمی بانقی پارە و شت دزیتیا کراوە تەنها کێشە دژیان بەکارهێنراوە دوای معلومات و زانیاریەکان ئێمە خۆ هەر لە یەک لایەن و زەرەری نییە ئەمانە چارەسەر چێ دکتۆر والله هیچ چارەسەر ئەوەیە یەکەم پەروەردە کە دانەخرابۆن نەکە گوت نادا ناخرێەوە دڵنیا بە واز دەداخسەوە چارەسەر ئەوەیە یەکەم ئێمە داوای بابەتێکمان کردووە ئەم ساڵ وایە لە هەولێر و لە سنێما لە دهۆک
وەکو تێز بەکارەهێنرێ لە سلێمانی خۆزان بۆی بایکۆتەوە نەکراوە منهجێکماندانەوە بۆ پۆلی 8 و بۆ پۆلی 10 کە سایکۆلۆژی هەرزەکار و سایکۆلۆژی گشتی بخوێنن لەوێ بابەتێکی تایە چۆنێتی مامەڵەکردنە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمە بخرێتە بواری خوێندنەوەیە لە لایەکی ترەوە کۆڕ و کۆبوونەوەکان لە لایەکەوە کەسانی وەکو ئێوە کۆمەڵە بەرنامەی ترکەن کەسانی پسپۆر بانک ئەم خەڵکەکە وشیارکەنەوە دایک و باوک وشیار بێ بزانێ ئەم تیکتۆکەیە ئەم سوسیال میدیا ئەم فەیسبووکەیە ئەم مۆبایلە ئیتە دەست مناڵەکە و شتی باشی تیا و خراپی تیا هەوڵ بەشتە باشەکان بێ کەسانی شارەزا هەیە لە ئایتە هەموو ئەوانە توانێت گەر حکوومەتی ژنایکە خۆت لە ماڵە حکوومەتێکی داخلی خۆ محلی بیکە مێڵە بێ لە هەمان کاتیشا ئەبێ ڕێنمایی هەبێ ئەبێ کۆبوونەوە هەبێ ئەبێ کەسانی وەکو من تۆ بچنە مەکتەبەکان بە ئاگیان بێننەوانەیە دایک و باوک خولیان بۆ بکەنەوە من دەیان جاروتومە بە قوربان ئەڵم تۆ خولی ڕاهێنانەوەی شۆفێری هی خولی بووەکەیتەوە نەزەری و عملی و اینجا ئیجازەکەیت ئەگەر هیچ نەزان بێ خۆی کوژە و زەلامە بەڵام خێزانەکانمان مڕاهقێکە سمێڵی دوو لە ڕووتە لە کورداڵە گوگرە بووە بۆ بە 15 ساڵ بەس لە ناحی جسمیەوە گەشەی کردووە یەی ژنی لێ ماراکەی بەبێ بزانانی سایکۆلۆژی ژن چیە پەروەردەی مناڵچیە ئەبێ خول بکرێتەوانێ من بم لە وەزارەتی داداوە ئەکەمەوە سەدان جار کردومانە کە ناشیکەن بەڵ هەر پێش نیازەکەین هەری لێنەوە مەمڕوزە خول بکرێتەوە ئەم کچ و کوڕەلەیەکتی مارە نەکەن هەتا 3 مانگ زیاتریش خول ببینن چۆن مناڵ پەروەردە زۆر لە بەرامبەرەکە و تێگەی چۆن سوسیال میدیا بک ئەمە هەمووی ئیشی لەسەکەی پەروەردە زۆر باشە هاوکارانم بڵم دوو خولەکت ماوە لای تۆ چارەسەر چییە ئەوەی دکتۆر باسەکە ئیشیەوە هەر نامێنێ بالضبط من پێش ئێستاش باسم کرد کەخوان دەبی تا خۆشە ئیشتان نامێنێ ناکرێ نمێنێت چکە دنیا لەسەرەوە دەڕوا ئێستا یان لی شوێن نەمێ لە کوردستان زۆر باشە ئەو ڕێگایانەی دکتۆر باسی کرد وای لێ کەس تیکتۆک نایکاتەوە لە خێزانەکانمانە قوربانجان تۆ قوسێکم بکەرەوە تۆ مناڵەکە و خواردنی باشی نایتێ لە سەرمان نایپارێزی بۆ ئەوەی مەناعی جسمی هەبێ ئەبێ ئەمەش بکرێت مەناعی نفسی هەبێ یعنی بزانێت سەیری چێکە چی بەکارێنێ نەکەوێتە ناویەوە ماڵی خۆی کاولکە و عیلەکەشی بەڵام ئەوەیە زۆر باشە نقطەیەکەممان باسی کردەوە کە عیلە دەبێ ئەگەی لە منداڵی خۆ ئەو مەسئولێتی منی ئەگەی من لە منداڵی تۆ بێت چ دەکەیت لە ناو خێزانی خۆت لە ماڵی خۆت دەکەیت هەرێک مەسئولە بە عیلەی خۆی لە ناو دائیرەکەدا بەبەری تر بەتاکید ئەوەی ئێستا جەنابی دکتۆر باسی کردی شتێکی زۆر گرنگە کە بۆ پۆلەکان ئەوها دروست بکە بخێن لەسەر ئەو مەوزوعە دواتر ئیش نامێنێ با نامێنێ ئەگەر ئەوە بالعکس نەک نامێنێ تەصفیە دەکرێت شتی خراپ دەڕوا ئەوی بە باشی بەکاردێنن ئەوە دەمێنێتەوە دکتۆر تەحەدیش نییە تحدیەکە بەس من مناڵی خۆم نیانم سیرکە بە ئەو باش و خراپەکە لەوانێت دکتۆر لەگە تەحەدیش نێ ئەو مەوزوع ناکرێت خۆی جەنابی باسی کرد ئەو مەوزوع منداڵەکەم لێ ناگەرم سێری بکە باشە من ناخێت سپاس بۆ دکتۆر کەریم شەریف قەرەچتانی پسپۆری دەرونی کە لەگەڵ مام دکتۆر بەخێریازێت کێشاکە لە سلێمانیەوە هاتووی سپاس بۆ ژیمان مەحموود کەسێکی ناوبانگ لە سوسیال میدیا توشەزی کێشاکە هاتووی زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابن